لەم فێرکاریەدا باز لە دانانی سەرچاوە دەکەین بۆ وتارێکی ویکیپیدیا. بۆ نمونە وتاری چێرچەڵ دەبینین هیچ سەرچاوێکی تێدا بەکار نەهاتووە و هەروەها تاگی بێ سەرچاوەشی لەسەردانراوە. وتارەکە بە 150 زمانی دیکە هەیە لە ویکیپیدیا، بۆیە وتارەکە ڕەش نەکراوەتەوە و گرنگی خۆی هەیە. ئێستا گە بمانە سەرچاوە دانێن، سەرەتا دەستکاری دابگرە، پاشان ئەم شێوازە کۆدە کە دانانی سەرچاوە تێدا ئاڵۆزە، بۆیە دەچینە بەشی ڤیژواڵ ئیدیتینگ بۆی بە ئاسانترین شێوە بتوانین سەرچاوە دابنین. هەر لە گوگڵ دەتوانین لەسەر بابەتەکەت بگەڕێیت، سەرچاوە بدۆزیتەوە. بۆ نمونە لێرە بریتانیکا هەیە، دەیکەیتەوە بەراوردی ویکیپیدیای کوردی و ئەم سەرچاوی کە کردوتەوە دەیکەیت. ئەگەر هەمان زانیاری تێدا بوو ئەوە دەتوانین ئەم سەرچاوێ بەکاربهێنیت. بۆ نمونە لێرە باسی سەرۆگۆزیرانی کردووە، ساڵی لەدایک بوون و مردن، هەروەها باسی شەڕی جیهانی دووەمیشی کردووە کەوا زانیارێکەمان بە کەڵک دێت کەوا دەچنە بەشی ئاماژە. لێرە ئۆتۆماتیک و دەستیمان هەیە. ئۆتۆماتیک ڕواتە ڕاستەخۆ سەرچاوەکەت بۆ دروست دەکە، لینکەکە دادەنیت بە کۆنتڕۆڵ V. مەم شێوە سەرچاوەکەی زۆر بە ئاسانی بۆ دروستکردین. ئێستا ئەگەر بمانەوێت سەرچاوێکی کتێبیش بۆ وتاری چێرچەڵ زیاد بکەین، ئەوە دەتوانین لە ڕێگەی ژمارەی ISBN واتە ژمارەی سپاردنی جیهانی کە ستاندەرێکی جیهانیە زیاد بکەین، تەنها بە دانانی ئەو ژمارەیە. ئێستا ئەمە کتێبێکمان دۆزیوەتەوە لەسەر ژیانی چێرچەڵ. ئەگە بمانێ وەکو سەرچاوێک ئاماژەی پێ بکەین، ئەم کۆدی ISBN-ەکەیە کۆپی بکە، لێرە پێستی بکە. بەم شێوەیە زۆر بە ئاسانی کتێبەکەشمان بۆ دەکاتەوە سەرچاوە، نەوەک لە ڕێگەی لینکەکەەوە. واتە کتێب و ماڵپەڕ بە شێوەیەکی جیاواز دەکرێن بە سەرچاوە. ڕێگەیەکی دیکەش ئەوەیە کە لە ویکیپیدیای ئینگلیزی سەرچاوەکانی ئەوێ بگوازینەوە بۆ ناوخۆی ویکیپیدیای کوردی. لەوێش بە هەمان شێوە دەستکاری یاخود ئێدیت دابگرە. بۆ نمونە لێرە سەرچاوی ژمارە یەکمان دەوێت بگوازینەوە بۆ ویکیپیدیای کوردی، تەنها سەرچاوەکە دیاری بکە و کۆپی بکە، پاشان لە ویکیپیدیای کوردی پێستی بکە. بەڵام لە هەردوو شوێن لە هەردوو ویکیپیدیا دەبێت بەشی دەستکاریت کردبێتەوە. ئێستا دەمانەوێت سەرچاوی ژمارە 2 لە شوێنێکی دیکەی ویکیپیدیا بەکاربێنێت، لە ڕستەیەکی دیکە یاخود لە پاراگرافێکی دیکە. پێویست ناکە هەمان سەرچاوە دووبارە داخل بکەیتەوە، تەنها ئەوێ ژمارەی 2 کۆپی بکە، سەرچاوی ژمارە 2 لە شوێنێکی دیکە پێستی بکە. بەم شێوەیە سەرچاوی ژمارە 2مان لە دوو شوێنی جیاواز لە هەمان وتار بەکارێنە بەبێ ئەوەی دووبارەی بکەینەوە. خاڵێکی دیکە دەمەوێت ئاماژەی پێکەم. هەندێک ماڵپەڕ هەیە بە شێوەی ئۆتۆماتیک کار ناکات، وەکو ماڵپەڕی خەندان بە نمونە. ئەگەر بمانەوێت لە سەرچاوێک بەکاری بهێنین بەشی ئۆتۆماتیک، دەبینین لێرە سەرچاوەکەی بۆ دروست نەکردوین، کەوا دەبێت بچینە بەشی دەستی ماڵپەڕ دابگرە، دەبێت ئەم فۆرمە پڕ بکەینەوە. بۆ نمونە لێرە سەرچاوەکە لە چ ڕۆژە بڵاوی کردوێتەوە، کۆپی بکە، لە بەشی سۆرس دەیت، هەروەها تایتڵ یاخود سەردەری بابەتەکەش لە تایتڵ دابنێ، هەروەها URL واتە لینکی بابەتەکە دابنێ. هەروەها لێرە ناوی ماڵپەڕەکە دەنووسیت، ماڵپەڕی خەندان. جگە لە ماڵپەڕی خەندان هەندێک ماڵپەڕی دیکەش هەن، بەڵام ژمارەیان کەمترەکە، بە شێوەی ئۆتۆماتیک کار ناکەن. لێرە ئەمەش ماڵپەڕماندان. هەروەها بۆ کتێبیش کتێبی کوردی ISBN نییە، هەر بۆیە دەبێت بە شێوەی دەستی کتێبە کوردیەکان داخل بکەیت. بۆ نمونە ژمارەی لاپەڕەکە، لاپەڕە داهاتە 12 سەرچاوەکەمانە، ساڵی بڵاوکردنەوە، تایتڵ واتە ناوی کتێبەکە. بەم شێوەیە ئەنی فۆرمێکی ئاسایی پڕ دەکەیتەوە و دەبێت بە سەرچاوە. ئێستا سەرچاوی ئەم وتارەمان تەواو کرد، دەچین بەشێک بۆ سەرچاوەکان دەکەینەوە. بەم شێوەیە زۆر بە ئاسانی اینجا دەچینە بەشی تێخستن، پێرستی سەرچاوەکان. ئەمە سەرچاوەکانمان زیاد کرد و بڵاوی دەکەینەوە بۆ ئەوەی سەرچاوەکان لە وتارەکە زیاد بکرێن. بەم شێوەیە توانیمان سەرچاوە بۆ وتاری چێرچەڵ زیاد بکەین و وتارەکە لە بێ سەرچاوی ڕزگار بکەین.